أبدي بسان يعني أستغرب مثل هذا التصريح. پێش دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ڕێکەوتنێک کراوە لە نێوان حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستانداوە پێی ڕێکەوتنەکە کە هێزە عێراقیەکان چوونەتە ناو خاکی کوردستان و لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە دژی چەکدارانی داعش جەنگاون و پێویستە لە دوای کۆتایی هاتنی ئۆپەراسیۆنەکە هێزە عێراقیەکان بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان چونکە هیچ پێویست ناکات هێزە عێراقیەکان لە خاکی کوردستاندا بمێننەوە و دەبێت بە پێی ڕێکەوتنەکە هێزەکانی پێشمەرگەش بگەڕێنەوە ئەو سنوورانەی کە پێشتر لێی هەبوون. نەناردنی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە لەسەر ڕێکەوتنێک بووە کە هەرێمی کوردستان پێوی پابند نەبووە. ئێمە پێویستە بزانین کە داهاتی ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان بەرهەمی دەهێنێت چی لێدێت و پێویستە بزانین ژمارەی دروستی فەرمانبەران چەندە. ئەگەر حکوومەتی هەرێم ئەم ژمارانە بە دروستی نەدات بە ئێمەش ناتوانین بودجەی فەرمانبەرانی هەرێم بنێرین. بۆیە پێویستە داهاتی هەرێم ڕوون بێت و شەفاف بێت تا ئێمەش بتوانین پابند بین بە ڕێکەوتنەکەوە.